ڕۆحڵڵا زەم ئەو ڕۆژنامەنووسەی عەرشی دەسەڵاتی عەممامە بەسەرەکانی ئێرانی هەژان چۆن کوژرا؟ سیستانی و بەغداد ڕۆڵیان چی بوو لە سێدارەدانی ڕۆژنامەنووسە بەرهەڵسکارەکە؟ بەغداد دواوێسکە بوو بۆ ڕۆحڵڵا زەم، ئەو ڕۆژنامەنووسە تووڕە و ناڕازیەی ئێرانی کە تەنها بە پۆستێکی تەلەگرامەکەی هەموو ئێرانی دەهەژاند و خەوی لە چاوی ئیتلاعات و بەرپرسانی باڵای ڕژێمە ئیسلامیەکە تۆراندبوو. دەسەڵاتی باڵای ئێرانی ئیتلاعات وەزارەتی دەرەوە چەندین ساڵ بە وردی بە دوای گرتن یان ڕفاندن و کوشتنی ڕۆحڵڵا بوون، بێ ئەوەی تەنانەت سەرەداوێکیشیان دەست بکەوێت. بەڵام چیرۆکەکە بە ناخۆشی کۆتایی هات. کاتێک پیاوە تونند و بەرهەڵسکارەکە بە پێی خۆی هات و پەتی سێدارەی کردە ملی خۆی. چیرۆکەکە بەو جۆرە بوو کاتێک لە خۆپشاندان و هەڵمەتی دووەمی ناڕەزایەتیەکانی گەلانی ئێران ساڵی 2017 زەم ڕۆڵێکی گەورە و ستراتیجی بینی. دەسەڵاتداران کەوتنە خۆیان و خەڵاتی گەورەیاندانا بۆ ئەو کەسانەی زانیاریان پێدەدات لەسەر ژیانی ڕۆژنامەنووسەکە و هەر ئەو کات بڕی 1 ملیۆن دۆلاریان بە خەرجدا تا کەناڵەکەی زەمیان فلتەر کرد. زەم لە سەروبەندی خۆپشاندانەکانی تاران پێگەی میدیایی ئامەد نیوزی کردەوە کە بە تەنها 1 مانگ و بەهۆی بڵاوکردنەوەی سەدان مەلەف و دیکۆمنتی ورد و گرتەی ئاڵوبەرانەی دەسەڵاتدارانی ڕژەمەکەی تاران ژمارە فۆلۆوێرەکانی گەیشتا 2 ملیۆن فۆلۆڤەر و زۆر بە ئاسانی دەیتوانی ئاڕاستەی ناڕەزایەتیەکان بگۆڕێت بێ ئەوەی بەرەیەکی سیاسی یا حیزبێکی ئۆپۆزیسیۆنی هەبێت و لە پشت بێت. زەم هەر شەو مەلەف و گەندەڵی و فەزاحەتی بەرپرسێکی دادەنا و زیاتر خەڵکی هاندەدا بۆ درێژەدان بە ناڕەزایەتیەکان تا ئەوەی هەر بەرپرسێک بکەوتایەتە زایدەکەی ڕۆحڵڵا دەبوو کورسیەکەی جێبهێڵێت. هەر بۆیە ئیتلاعات کەوتنە دانانی پلانی ورد و بە دوواداچوونی بەردەوام. ئاژانسی ڕۆیتەرز دەڵێت پرۆسەی دەستگیرکردن و هێنانەوەی ڕۆژنامەنووسەکە بە هاوکاری دەستگای هەواڵگری 6 وڵات بووە کە سەرەتا بە کتابێکی ساختە و بە ناوی نووسینگەی سەید عەلی سیستانی و بە گۆڕینی دەنگ و بە ناوی ئەوەی بەڕێ سیستانی دەیەوێت چاوی پێ بکەوێت و چاو پێکەوتنی لەگەڵ بکات لە ئابی 2019 ئەحمەد ناوێک بە 8 جار قسەکردن توانی قەناعەتی پێ بکات و لە فڕۆکەخانەی تاران و بە ڕێگای عومان بهێنێتەوە بەغداد. ئاژانسی فرانس پرس دەڵێت پرۆسەکە زۆر ورد و ئامادەکاری زۆری ویست تا ڕۆحڵڵا زەم هێنرایەوە بەغداد و لە ساتی گەیشتنی 18 ئۆتۆمبیلی تایبەتی ئیتلاعات لە بەردەم فڕۆکەخانەی بەغداد ئامادە بوون و سەری زەمیان کرد بە تورەکەیەکی ڕەشتە و تاتاران و بەردەم وەزیری ناوخۆ نەیان کردەوە کە پێشتر هەمان ئەو وەزیرە بە کەفیلی کەسێ زەمی ئازاد کردبوو کاتێک لە گرتوخانەی ئەوین دەستگیر کرابوو و پاشان هەڵهات. ئەوەی زەمی پێهێنرایەوە پلانێکی فراوانی هەواڵگری بوو نەک دیدارێکی ڕۆژنامەوانی بەبێ ئەوەی بەغداد و خودی سیستانیش ئاگاداری داوە ورد و هەواڵگریەکان بن. زەم بە پەلا برایە دادگای شۆڕش و لەژێر چاودێریکی توند و وردی ئەمنیدا دوای 8 دانیشتن بێ ئەوەی بهێڵدرێت 1 قسەش بکات و پارێزەری هەبێت بە تۆمەتی دژایەتی شۆڕشی ئیسلامی سیخوڕی و ئاژاوە و بوختان بڕیاری سێدارەی بۆ دەرچوو. ڕۆحڵڵا زەم لە دێسەمبەری 2020 بەیانیەکی زوو لە تاران و لە بەردەم 2 دادوەر و 2 پلەداری هەواڵگری و سەرۆکی دەستگای بەرژەوەندیە باڵاکانی ئێران کرا بە پەتدا و کۆتایی بە چیرۆکی پیاوە مەترسیدارەکەی ڕژێمی عەممامەکان هێندرا. زەم کوڕی محەممەد عەلی زەم پیاوی ئاینی شیعە یەکێک لە سەرکردەکانی باڵێ بوو کە پێشتر لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو پۆستێکی حکومی هەبوو. ئەمە شتۆڕێکی بەناوبانگی پەیوەندیەکانی لەگەڵ سیاسەتمەدارانی پێشوو ئێستای ئێران بۆ دابین کردو. هەروەها بەشداری کرد لە بەدەستهێنانی دزە پێکراوەکانی پەیوەست بە گەندەڵی سیستەمی ئاینی حکوومەت لە ئێراندا. بە گوێرەی زانیاری دزە پێکراوەکان زەم لەژێر ئەشکەنجەی تاقەت فڕوکێندا دانی بەوەداناوە کە 6 گەورە دەسەڵاتداری هەستیاری ئێران لە مەلەف و زانیاریدا هاوکاریان کردووە.